سپاس بۆ تۆ فەرمایش ئازیزان و خۆشەویستانی ئێمە لە هەر کوێکم سڵاوتان لەبێت و بەیانیتان باش ومێدەکەم ئەم بەیانیە بەیانێکی پڕ وزە و پڕ باشی بێ بۆ هەموو لایەکتان بە هیوای ئەوەی کە هەموو لایەکتان تەندروستێکی زۆر باشتان هەبێت و هەر بابەتێک کە لە ڕۆژەکانی دی هەفتەیە بێزاری کردبن یاخود دڵی گرتبن بێتاقەتی کردبن لە ئەمڕۆیە هەوڵ بدەن کە دڵتان بە شێوازێک لە شێوازەکان دڵی خۆتان بنەوە و هەروەها بیر لەو بابەتانە نەکەنەوە کا لە ڕۆژانی ڕابردووە بێتاقەت و سەرقاڵی کردوون بێگومان ئێمەش ئەمڕۆ کۆمەڵێک بابەت و بڕگەمان بۆ ئامادە کردوون لەگەڵ تەواوی هاوکاران و هاوکاری سەرەکیم سەحەر تەواوی بابەتەکانتان پێشکەشەکەین سەحەرگیان سڵاو لەبێت و بەیانی و باش سڵاو لە تۆ بەژینگیان سڵاو لە سەرجەم بینەرانی ئازیز و خۆشەویستمان بێت سپاسدانەکەن ئەم ڕۆژ بەیانی لەگەڵمانن یاوەرێکی بەردەوامی بەرنامەکەمانن و ئێمەش لەم بەیانیە جوانەدا بووینەتەوە میوانتان بە پارچە مۆسیقایەکی جوانی کاک دیاکۆ فەهمیەوە بەرنامەکەمان دەست پێ کرد گەنجێکی بە بەهرە جا خۆی زیاتر قساکات لەسەر ئەزمونی هونەری خۆی هەر بۆی داوای لەکەن بێتە لامان ئامادە بێ کاک دیاکۆ فەرموو ئەگەر بێتە ئێرە لامان دابنیشید بۆی کە گفتوگۆیەکیش بکەین لەگەڵ جەنابەت هەم لەگەڵ ئەوەی کە گوێشمان لە دەنگی خۆشی گیتارەکەشتەوە بێت سڵاوی لێ بەخێربێن باسێکی خۆشمان بۆ بکەی کاک دیاکۆ گەنجێکی بە بەهرە لە کێکۆ دەستی پێ کردووە چەند ساڵە چۆن بوو گیتاری فلامینکۆت هەڵبژارد ڕاستەکەی یادێک پێم وابێ 9 10 ساڵ بووم دایکم گیتاری بۆ کڕیم بۆی ینی فێری میوزیک بم بۆ دایماڵم ئەنیام هونەری دایکمە چکە لە دایکمە وەرم کردەوە شتەکە لەو کاتەیانی کلاسیکم خوێن سەرەتا بە مناڵی تۆزێک قورس بوو تاوەکو فێر بووم و تاوەکو مامۆستایەکی باشوانم دۆزیەوە دواتر چوومە سەر ئەلکتریک گیتار ئەوەی ستایلی ڕۆک و مێتاڵ ئەو شتانم ماوەیەکانە ماسف کرد ئەیتر دواتر ماوەیەک وازم هێنا بە بۆنەی جامیعە و مەکتەب و پۆلی شەش و دواتر تەقریبان 2 ساڵ و نیوێکە بێت چوومەتە سەر ستایلی فلامینکۆ بەس هەر لە مناڵەوە زۆر گوێم لە فلامینکۆ گرت بەڵام ڕاستێکی مامۆسایەک نەبوو کە فلامینکۆمان پێ بڵێ تاوەکو مامۆسا دەروون لە ماوەی ئەخیرە ینی بڵێن 2 ساڵی ئەخیر پێی گەشتم لێرە ئیتر فلامینکۆم خوێن لەلایەوە فلامینکۆ مەدرسەیەک یاخۆ با بڵێن مەکتەبێکی جیاوازە لەوانەی تر کە هەیە لە میوزیکە یاخود با بڵێن ئەو گیتارێک کە بەکاری هێنی پێویستەکە شێوازەکەی چی بێت تایبەت بێ بۆ مەدرسەیە کە تۆ ئەخوێنی بۆی چۆن چۆنیەمە بەڵێ خۆی هەر ستایلی فلامینکۆ ستایلێکی جیاوازە چۆن بۆ منە ستایلی پۆپ هەیە ڕاپ هەیە یان هەر ستایلێک لە عالەما سونەتەکان یان شتێک ستایلی فلامینکۆشی قەرجەکانی ئیسپانیە ستایلەکە پێک هاتووە لە گۆرانی لەگەڵ ڕەقس لەگەڵ ئالەتی گیتار لەگەڵ ئالەتە ئێقاعەکانی تر ئەگەر چەپڵە بێ خۆیان پێڵم پاڵماس یان ئەگەر ئالەتە ئێقاع تازەکان بێت سەبارەت بە گیتارەکەش ئەبێت نوعی گیتارەکە جیاواز بێت لەبەرەوەی گیتاری فلامینکۆ کەمپانیەکە بۆ گۆرانی بێش چکە هەر خۆشی بڵێن میوزیکی فلامینکۆ سەرچاوەکەی لە گۆرانیەکانەوە هاتووە ینی ستایلی میوزیکەکە لەسەر گۆرانیەکان دروست بووە بۆیە لە کاتێکە اینجا هینێکی تۆزێک شعبیە ستایلەکە چکە هی قەرەجەکانە بۆیە پێویستەکە گیتارەکە ینی نەوعێک بێت بەرگەی پیاکێشان و شت بگرێت چکە بێت لەگەڵ چەپڵە و هاواری گۆرانی بێژ و قسەی خەڵکەکە تۆش دڵی گیتارەکە بێت ینی مایکرۆفۆن نەبووە چکە لەناو منتیقەیەکی شعبی فەقیرە بوونیتر بۆ هەر چۆنێک بووە دڵی گیتارەکە و بەهاتە بۆیە ستایلەکەی جیاوازە لە دەنگێکی بەرزی هەیە ئەمە بۆ ستایلەکانی تریش ئەگەر ستایلێکی دیاریکراوی تر بێ پێویستەکە کە ئامێری گیتارەکە گۆڕانکاری بەسەرا بێ ئامێرێکی جیاواز بێ تایبەت بێ بە ستایلێکی دیاریکراو بەڵێ بەتەکی دەسە بۆ ستایلی ڕۆک و مێتاڵەوانە گیتاری ئەلکتریک بەکارێت ڕابتەکرێت لە ئەمپلیفایر و شتانەیان ستایلێکی کە هەیە گیتاری ئاکۆستیکی پێڵن وەتەرەکانی نەوعێکی جۆری تەختەکەی نەوعێکی هەر بەعام پێکهاتی گیتارەکە نەوعێکی ینی تەواو جیاوازە لەگەڵ گیتاری کلاسیکە چ جیاوازیەکەیە مەجموعە جیاوازی هەیە لە ڕووی نزمی فرێتەکەیەوە لە ڕووی بەقۆتی تەختەکەیەوە و هەر بەعام مەجموعەیەک جیاوازی زۆری هەیە زۆر باش جا باسی ئەوەت کردوەتە دایکت یەکەم کەس بووە کە وای کردو تۆ بیتە سەر ئەم ڕێگەی هونەریەوە
ئێستا چۆن باسی ئەو ڕۆژانت بۆکەوە تا چەند هێشتا هەر بەردەوامە لە پاڵپشتێکە دایکم چۆن هێشتا بەردەوام لە پاڵپشتەکەیان خۆم دایکت چۆنە تاکو ئێستا بەردەوامە لە پاڵپشتیکردنیتەوە دایکم هەر بەردەوام ینی پشتگیری مەکات ینی دایما بە قسە بێت یان هەنێک کات ئەوە لاانە ئێستا لێرە و گوی لێ بێ شتەقەت بۆ خۆیم باز نەکردو زۆر سپاس بۆ ڕەفیقەکانم بۆ مامۆستاکەم باس کردوانێت جار هەیە شەوان کە تەمرینەکەم لای 12 ینی خەویەت بەڵام حەزگای گوێ لە مۆسیقاکە بێتتر باشتەوە خۆی مەشغوڵەکات بەحساب خەوم نەهێت بەزار حەزگای گوێی لێ بێت ینی شتێکازیشت پێواکە ینی شتێکە بە وشە پێم ناڵێت کە پشتگیری دەکەم بەڵام ڕوخساری دیارە بەڵێ جا ئێستا تۆ باشە لە بوارەکە شارەزایت ماشەڵڵا پێم وابێت نەک دایکت تەنانەت دراوسەکانیش چێ ژوێرەگرن لە پارچە مۆسیقاکانی تۆ بەڵام ئەگەر کەسێک بێت و شارەزا نەبێت و ڕاهێنان بک بۆ نیوەشەوە هەندێک لە کەسەکان نەبینین لەو کاتەیە ڕاهێنانەکەن پێم وابێت تۆزێک بیر بکرێتەوە لە دراوسەکان خراپ نیە وڵات سەراحەتەن دراوسەکەمان تەزە بێزار بوو ئەوانیش ئەی لەبەرەوەی دەنگی بەرزە ینی ستایلەکە وا دەنگی بەرزە خۆی ئەنێرژی و سەما و ئەوانەی لەگەڵ ئەوانش خەریکن ئەخەون ئامەرانەی کە ئاوا سەوتێکی نازانم گیتاریش بەلای منەوە کەمێک هادەنی کە گوێی لێ ئەگری ئەگەر لە دوورەوە گوێ لێ بێ بەلای منەوە خۆشە ئەگەر ینی زۆر نزیکیش نەبێت ئەگەر دووریش بێ خۆشە بەلای منەوە ئێمەش ئەو من معانات نییە بەس من چێژی لێ ئەبینم کەسێکە لە ئێمارەکەی ئێمە میوزیکە ژەنێ هەر لەم میوزیکانە کە لە دوورەوە گوێم لێ ئەبێ زۆر چێژی لێ ئەبینم بەمەرجێ میوزیکەکە نەچێتە خۆی ئامێرە ئیقاعیەکانشان ڕاهێنانەکە بە دڵنیایەوە لە سەعاتی یەکە ئەویش ڕاهێنانی کردو بەس خۆش بۆ بەلامەوە کاتە خۆزگار دراوسێ ماڵی ئەژین بووەوە باش جا ئێستا بابینە سەرەوەی کە لە قسەکان تا باسی ئەوەت کرد کە لە مناڵی و تۆ دەستە کردووە بە گیتارژەنین و ئەوەنەی کە من تێگەشتم پێم وابێ تۆ خوێندنی زانکۆیەکەت جیاواز بووە لە بواری مۆسیقا ئەمە چۆن تۆ بەیەکەوە ڕێکت خست تەبعاً لانێت تۆ زۆر سەرقاڵی ئەو بوو بێتی دوات کردووە کە بۆ نمونە مۆسیقاکەت زۆر کار نەکاتە سەر ژیانت کاریگەری نەرێنی با بڵێن چۆن ئەم دوودانت بەیەکەوە با بڵێن ڕێک خست چۆن فریا هەردووکی کەوتیت خۆی بەعکسەوە شتەکانی ژیانم نەمهێشت و کاریگەری نەرێنی هەبێت لەسەر مۆسیقاکە چووە یعنی ئەم ئەولەویەتی بۆ بۆت بەڵێ ئەم لە پێشترە بۆ شتەکانی کە چووە ڕاستیەکەی ئەمە هۆکارێکە تا من ینی بتوان معنا بەخشم بە ژیانی خۆمیان معنا بەخشم بە خودی ژیان خۆی بۆیە ئەمە دایمە لە پێش بووە لە پێش شتەکانیکەوە بوو بۆ من کاتێک لە زانکۆ بۆ معنی پێشی بچمە زانکۆ ویستم بچم بۆ بەشی هونەرە جوانەکان و ئەوانە بخوێنم بەڵام دوایی سێرم کرد کە یعنی باش هاتوومەتە پێشە لە میوزیک هەستم کرد لە مەجالێکی کە بخوێنم ینی حەزم لە ینی لەگەڵەوەی حەزم لە میوزیک بۆ ڕاستێکی حەزیشم لە مەجای بزنسوانە بە حەزم کرد بخوێنم پلانێکم هەیە ئەگەر ماستەریش بخوێنم هەر لە میوزیکانە بێ ینی هەر لە بزنس وە و شتانەیە بێ بەڵام هەر لەگەڵەوەش هەر خەریکی میوزیکم ینی تەنانەت ئەو شوێنانەشی کە ئیشم لێ کردووە خیبرەیشم هیچ ڕەبتی نەبوو بە میوزیکەوانێکیش تەنانەت قورسیش بوو بەڵام هەر کاتم بۆ دۆزیەوە ینی هەر ئێستاوە گەنجێک کە بۆ خۆت ئەزمونت هەیە کە فێری گیتارەکە بوویت چەند ساڵیشە بەردەوامی تایە بەڵام با بڵێن لە ڕۆی زانکۆیەوە نەبووە خۆڕستکانەوە بە بەشداریکردن لە خولەکان و لەم ڕێگانەوە فێری بووی تا چەند بە زەروری ئەزانیت کە ئەگەر کەسێک هاتە ئەم بوارەوە خوێندنی زانکۆیەکەی لەگەڵا بێت یا خۆت بۆ نمونە جەنابێت دووە باسیەکەی حەزەکەی خۆت پێداگریەکەت زیاتر دەورە بینە وڵی ئەوە ڕاستەکەی کەوتێتەوە سەر کەسەکە یعنی لە چ ژینگەیەکە ژی لە چ ژینگەیەکە گەورە بێت ئەستا ڕاستێکی من قەت ناتوان بڵام ئازایەتی خۆمە لەبەرەوەی هەر لە یەکەم هەناوە دایکم پشگیری کردم یعنی بیرەکەمەوە گەر لە خێزانێکی وایە نەبوومە تەسەورەکەم تۆزە زەحمەت بووە ینی هەنێک کات هەشتیکردنی خێزان زۆر گرنگە لە هەنێک کات هە بۆ ئیشم نەکردووە تەمرینم کردو ینی قوربانیا بە کۆمەڵە شت لەبەر گیتاران قوربانیان یا ینی ڕاستێکی ئەوە کەوتێتەوە سەر خێزانەکە چۆن پشگیریەکەن بەڵام وەگوتر ئینسان هەر کۆڵ نایانی هەر چکە هەموو شتێک تاکۆگەیتە نەتیجەیەکی باشە بێ ینی ڕێگاکە قورسە ینی یەک دنیا زەحمەتیتە هەنەجار واولەیەکە کۆڵ بیت هەنەجار واولەیەکە ئیتر واز بێنی بەس زۆر باشە کاک دیاکۆ لەگەڵ هیچ گروپێکا کار ئەەکەی وەکو میوزیکشان یاخود
حەز لێ زیاتر ئەو کارانەی کە ئەیکەی کاری تاکە کەسی بێ کاری سەر بەخۆی خۆت بێ و هیچ پارچەیەک یاخود هیچ میلۆدیەکی دیاریکراوی تایبەت بە خۆت هەیە کارە لەسەرکرد بە یاخود ئەمە پێویستی بە ئەزمونی زیاترە لە میوزیکا هەت بێ ڕاستیەکەی لەبەرەوەی ستایلی فلامینکۆ ئەگەر گروپەکە و کامل نەبێت یعنی ناتوانین نای بنێ گروپی فلامینکۆ ئێستا مامۆستا سامان کەریم هەیە ئەو هەم گۆرانی بێژ هەیە لە گروپەکە هەم دانسەر هەیە هەم خۆشی ئاس فلامینکۆ ئێستا ئەو توانم بڵم گروپی فلامینکۆ بەس من نەکمن ینی هەر ئێمە ئاس فلامینکۆکان گروپمان نییە لەبەر ئەو مشکیلەیە لەبەری گۆرانی بێژمان نییە چ گۆرانەکان خۆتان کۆ ببنەوە گروپێک دروست بکەن یعنی ئەگەر چەند ئاسپێک بن ڕاستەکەی لەبەر مەسلەی گۆرانی و دانسەکە نەگۆرانی بێژی فلامینکۆمان هەیە نەدانس بەڵام فکرەیەکی کە هەیە گەنجێک هەیە ناوی گەشتیارە هەنێک پلان هەیە ینی من زۆر پێم خۆشە لەگەڵ ئایش بکەم لەبەرەوەی قورسە ستایلی فلامینکۆ گۆرانی بوترێ بەڵام ئەو خۆی گوێگرێکی باشی فلامینکۆە اینجا ئاسفی سێتار و تەنبورە و شتانەیە تەسەورەکەم بتوانین ئیشێک بکەین فلامینکۆ و سونەتی نەک ئەوەی بڵێن گروپێکی فلامینکۆمان ڕەنگە ئیشێکی زۆر جیاواز و جوانتریش بێت بە هیوام وام منیشاتمە پرسیارت لێ بکەم کاک دیاکۆ ئێمە گیتار ئامێرێکە کە تێکەڵبوونی لەگەڵ زۆرێک لە ئالەتەکانی ترە زۆر جوانە بێت و بەرهەمی جوانیشی لێکەوێتەوە گیتاری فلامینکۆش ئەم تایبەتمەندی هەیە یان نە سنووردارە تێکەڵبوونی لەگەڵ ئامێرەکانی ترە سنووردار نییە لەبەرەوەی وەختی خۆی بڵین ئەم ستایلی وەکو پێشتر وتم ستایلی قەرەجەکانە ئەنی ستایلێکی زۆر تایبەتی شعبیە بەڵام دواتر بۆ نمونە پاکۆ دیلوسیا و باشترین ئاس فلامینکۆی عالەمە لەگەڵ بلوز و لەگەڵ پۆپ میوزیک و لەگەڵ ئەوانە تێکەڵاوی کرد ستایلەکە لەگەڵ جاز لەگەڵ جازی ئەمریکی یعنی تاوا دوو ستایلی جیاوازن قەت ناهاو بە خەیاڵی کەسا شتە ڕووبات بەڵام ئەو کردی ئبداعێکی زۆر زۆر گەورەی کرد بۆیە بوو بۆ پاکۆ دیلوسیا بۆیە شتەکە مستەحیل نییە ئەگەر لەگەڵ ستایلەکانی گەشە تێکەڵاو بێ بۆ کوردیەکان بێت یان سونەتیەکان بێت یان عەرەبیەکان خۆی هەر زیاتر فۆرمێکی عەرەبیشی پێوە دیارە ستایلی فلامینکۆ ئەندەلوسیە بابەتەکە بۆیە بە ئاسانی تێکەڵەکرێت لەگەڵ میوزیکی ئەم ناوچەی خۆمانە هەم ستایلی گۆرانی بێژەکانیشن بۆ نمونە زۆر لە حەسەن زیرە کە چێت یان زۆر لە ماملەیە چێت چکە هەمان دانیشتنانی وەختی خۆی چۆن حەسەن زیرە گۆرانی وتۆ لە دانیشتنەکە وەختی خۆشی و دانیشتانە هەر ڕێک هەماشت بوو زۆر باش پارچە موسیقایەکی ترتەوە کاک دیاکۆ زۆر باش فەرمو
زۆر سپاس فەرموو مەمنون بۆ تۆ. فەرموو کات دیاکۆجا لە وتەکان تا ئاماژەت بۆ کرد بۆ دروستکردنی گروپێکی فلامینگۆ بۆ میوزیکی ستایلی فلامینگۆ پێویستان بە چەپڵە و بە گۆرانی بێژێکی شەبێ. ئامێرەکانی تری میوزیک پێویستە کاچی بێت تەنها گیتارە یاخود هیچ ئامێرێکی ترە توانرێت لەگەڵیا داخل ببێت. بەڵێ کاتێک ئەو ئاسفەکانی سەردەمی پاکۆ دیلوسیا و هەنێک ئاسفیگە کاتێکی بداعیان کرد لە فلامینگۆ هەنێک ئالەتیان هێنایە ناو ترادیشنەکەەوە بۆ نمونە فلوت یان بەیس گیتار یان کاخۆن ئالەتێکی یقاعە ئەنی هەنێک ئالەتیکیان هێناوە یان ئەلکتریک گیتار ئەمانە هێنرێتە ناو ستایلەکەەوە دواتری تر بەرەبەرە زۆربەی ئالەتەکان هاوار هەتا ئۆپێرا فلامینکۆ دروست بوو ینی ئەوەی کە ئۆپێراک بوو و عاسفێکی فلامینکۆ لە پێشی هەمیەوە عاسفێ کردو ئەوانەی تر لەگەڵیا عاسفیانەکرانی تقریبان سەرجەمی ئامێرەکان ئەکرێتی بێتە ناو ستایلەکەەوە. زۆر باش. جا باسی ئەوەت کرد کە حەزت لە گیتاری فلامینکۆ بووە بەڵام چەند ساڵەکە هاتیتەتە ئەم بوارەوە ئەم گیتارت تاقی کردوێتەوە. هۆکارەکەی چی بووە کەوا درەنگ باست کردوتە لە مناڵی شۆ حەزت لێ بووە هی ئەوەیە کە بۆ نمونە ئێمە خۆلمان لەم بوارەیە کەمە مامۆستامان لەم بوارەیە کەمە چۆنە ئەمە هۆکارەکەی؟ ڕاستەکەی مشکلەکە ئەوەیە مامۆستامان کەمە لەم ستایلە چکە یەکێکە لە قورسترین ستایلەکانی عالم ئەو شتە زۆر بەناوبانگە لە عالەمان کە ستایلێکی زۆر قورسە هەم لە ڕووی تەکنیکەوە هەم لە ڕووی ڕیتمەوە بۆیە کێشەی مامۆستامان هەبوو یعنی نەمانەتوانی بخوێنین بۆ نمونە هەر باسی خۆم کەم حەوت ساڵ پێش ئەوەی بچم فلامینکۆ بخوێنم گیتاری فلامینکۆکەم کڕی بوو بەڵام مامۆستایەک نەبوو بچم لای بخوێنم تا دواتر چوون بووم بە تەلەبەی مامۆستا دەروون ڕاستەکەی ستایلێکی قورسە ینی تاوەکو پێگەیت و فێرەوی زۆر زۆری پێچ وایە زۆر باشە بەدەر لە ئەم ستایلی فلامینگۆیە لەگەڵ گیتارەکەی خۆت چیترە حەز لێ لە ستایلەکانی تر یاخود ئەو گۆرانیانی کە تۆ زیاتر حەزەکەی وەکو ئەگەر وەکو تەمرینێک نەبێ لە مەجالەکەی خۆتابێکی ئەگەر حەزکەی وەکو چێژێک بۆ ژیانی خۆ گوێی لێ بگری زیاتر کام گۆرانیانن حەزەکەی زیاتر میوزیک بۆ کام گۆرانیانە عەسف بکەیت؟ خۆی هەر شخصیان حەزم لەو میوزیکی ئەمریکی و ئەوانە بوو یعنی غیرەوەی کە گوێ باش لە فلامینکۆکەم بەس گوێ لە ستایلی مەتاڵ و ڕۆک و پۆپ و شتاناگرم لەگەڵ ستایلی سنەتیە ینی حەز بەو دواناکەم سەبارەت بە کوردیەکانیش ئەوەی لە فلامینکۆ بچی گوێ لە ناگرم بۆ نمونە کامانە حەسەن زیرەک بێ مام لێ بێ ئەوانەکە زیاتر تامی فلامینکۆ هەوڵداوە کە ئاوازێکی ئەوان گۆرانیەکی ئەوان هەبێت لەگەڵ پارچەیەک لە میوزیکی فلامینگۆ کە خۆت میکسێکی بۆ بکەیت پێشتر ئاسفی فلامینگۆکە پێی دواتر وردە وردە بڕۆی بۆ حالیان خەریکی شتێکم بەس تۆزێک قورسە لەبەرەوەی میکسیەوە حەیرانێکی کوردی هەیە بەتەمام لەگەڵ میوزیکی فلامینگۆ تێکەڵاویکەم بەڵام ڕاستەکەی تۆزە قورسە لەبەرەوە میکسکێ چوە خۆ دزای حەیران چاڕی کەس ناکا بێ بوەستێنرێتا من پارچەکەم عاسفکەم و تر دواتر باش باسی حەسەن زیرەکی زۆرە کرد ئەژین لە قسەکانی کاک دیاکۆ حەسەن زیرەک یەکێک لەو دەنگانەیە زۆر کوردانەیە لە کاتێکا تۆ بۆ نمونە باسی گیتاری فلامینکۆکەن کە هی وڵاتێکی دیکەیە بە جیاوازیشە لە ئێمە ئەمە چۆن تۆ باسییانەکەی چۆن ئەیبەستیتەوە بە یەکەوە ئەم دوودانە لەبەر ستایلەکەیە وەختی خۆی بۆ نمونە حەسەن زیرەک لە دانیشتنەکە کاتێک گۆرانی وتووە یان چەپڵە لێدراوە یان هەنێک ئالەت بۆ ستایلەکەی ئەو اینجا جوانەکەشی لە چیە بۆ من کاتێک لە هەنراوەکە غەڵەتێکی کردووە طبیعی بۆ یعنی هەر حەفلەکە بەردەوام بوو کاتێک غەڵەتێکی هۆنراوە کاتێک عاسفە غەڵەتی کردووە هەر حەفلەکە بەردەوام بوو ینی فلامینکۆش هەمان شتە چکە گۆرانی ناو گەڕەکە گۆرانی ناو خەڵکە ینی لە ئەوڵە گۆرانی ستەیج نییە گۆرانی خەڵکە بۆیە ڕێک بە هەمان شێوەی کوردی غەڵەتەکرێت هەمان شتی ڕۆژ باسەکرێتەوە لە هەم لە فلامینکۆ هەم لە کوردیانی تەنانەت شعرەکانیشان لە یەک نزیکە باشە بۆ تێکەڵکردن یاخود میکسکردنی
گۆرانیەکی فۆلکلۆری کوردی خۆمان لەگەڵ پارچەیەکی میوزیکی وڵاتێکی دیکەواتە تێکەڵکردنی دوو کولتوری جیاوازە بەیەکەوە هیچ کەسێکەیە لێرە بتەوێ پرسێکی پێ بکەی لا میوزیسیانەکانی تر بڵێ ئەگەر من بمەوێ کارێکی هاوشێوەی ئەمە بکەم چۆنچۆنی دەست پێ بکەم چۆنچۆنی ینی ئەو کۆمەڵێک ڕێنوێنی تۆ بکا بۆ ئەوەی کە کارێکی هاوشێوەی ئەو بکەیت لەبەرەوەی من زانکۆیان مەحەدی میوزیکم نەخوێندووە خۆم خەریک بووم و مامۆسام هەبوو ماوەمەوە لە ڕووی تیۆریە زۆر بەخۆت نیم یعنی ئەگەر بمە کەمپۆزێک بکەم پێچێت وەکو ئەو تەلەبانە نییە کە هونەریان خوێندووە بۆ ئەوان ئاسانترە بە من تۆزێک زەحمەترە بەڵام مەجموعەیەک عاسفی زۆر باش هەیە لە کوردستان کە ینی حەزەکەم کۆنتاکتمە بێ لەگەڵیان بۆی ئەگەر بەتەمای شتێک بم هاوکاریم بکەن ئەتیمات بەمە سەریان ئێستا تۆ سوود لە نۆتە وەرەگریت؟ حالیە نا بەڵام جاران تقریبا سێ چوار کتێبی کلاسیکم تەواو کردبوو لەسەر نۆتە بەڵام فلامینکۆ تەنانە خۆشە عاسفەکان ناتوان نۆتە بخوێنەوە لەبەرەوەی هەم گۆرانەکان دەماودەم ڕۆشتۆ شعرەکان هەم ستایلەکە هەر دەماودەم ڕۆشتۆ یعنی فڵان کەس چۆنەڵی تاریقەتەکەی پێ بەخشێ بە مەجموعەیەکی ئاوها یعنی خۆشیان کێشەی نۆتان هەیە باسی ئەوەت کرد کە بۆ نمونە کۆمەڵێک کەسی کۆچەر لە مەکزیکا ئەم جۆرە لە مۆسیقان هێناوە بەڵام ئایا بۆ نمونە مامۆستا گەورەکانی ئەم جۆرە لە گیتاریان ئەم جۆرە لە مۆسیقاش ئەوانی شەر نۆتەیان نەبووە با بڵێن بەهرەمەندیەکە لەوایە بێنۆتە بتوانانی بژێنیت یان با هەندێک لە کەسەکان بە نۆتە کارەکەن خۆی هەموو میوزیک ینی حوتۆنە ئەوە زەحمەت نییە تاوەکو فێری بیت ینی هەر وەختی خۆشی کاتێک مۆسیقا هەبوو خۆ نۆتە نەبوو ینی نۆتە دوای مۆسیقا هاتووە نۆتە چۆنەڵی سیستەمێکە دانا بۆی زمانێکی موحەددانن بۆ میوزیکەکی ناخۆی میوزیک لە غەیری ئالەتیش هەر هەیە بۆ نمونە لە دڵنی تەیرا بێت یان دڵنی ڕەشەبایە بێت تەنانەت ئێستا بۆ ناکرێت دڵنی ڕەشەباش بنووسرێتەوە بە نۆتە بۆیە عاسفی فلامینکۆ بێ نۆتەش توانە فێر بێت ئەوەی کە گرنگە لە فلامینگۆە تەکنیکەکەیە یعنی مەجموعەیەک تەکنیک هەیە کە تۆ بتوانین ماستەرێکی دواتر دەتوانین تیۆری میوزیک بخوێنین لەبەری تۆ ئەگەر پراکتیک فێربی چۆن کۆردەکان بگریت چۆن عاسف بکەیت نەشزانی نۆتەکان چێ ینی ئەتوانی ئیش بکەیت چۆن مەجموعەیە مەقامە ینی زۆر زۆر لە کوردیان نزیکە فلامینگۆ چۆن مەجموعەیە مەقام هەیە لە کوردی و عەربی و فارسییانە ئانیش مەجموعەیەک مەقامیان هەیە ئیتر لەسەرەوە مەقامە ئیشەکەیت باشە باسی ئەوەت کە لە مۆسیقای کوردیەوە نزیکە توانیوتە لەگەڵ هیچ کەسێکی تر گیتارژەنێک لە دەرەوەی کوردستان پەیوەندی دروستکەن دوودانە با بڵێ مۆسیقای جیاواز تێکەڵکەن بێکەوە ئەزمونێکی لەم جۆرەت هەیە ڕاستەکەی ساڵێک چوین بۆ یاس ئەکادیمی شوێنێک بوو مەجموعەی گەنجیان بەر بۆی دەرسی میوزیک و تر هونەر بەعام بڵێنەوە ئەو کاتە لەوێ کۆمەڵێک شتمان کرد بەڵام شتی زۆر گەورە نەبوو چاوکاتە خۆشم زۆر باش نەبووم لە فلامینگۆ ینی هەر شتە سەرەتایەکان مەزان شتێکی وام نەکردەوە بەڵام ئەکرێت هیواکەیمان هەیە ئەو هەر ئارتیستێکی عالمیە و فلامینگۆی خوێندووە لە ئەکادیمیەکانی ئەوە ئەو کردوێتی لەگەڵ گۆرانی بێژی فلامینگۆە لەگەڵ عاسفی فلامینگۆ یان دڵنیانی مەگەر کاکشوان کردبێتی ئەویش پێما ماستەری هێنا لە بەریتانیا بەس نازانم لەگەڵ فلامینگۆیا کردبێتی بەڵام منە ئاگدار بوومەوەیش زۆر باشی باشی فلامینگۆ جا وتت ئەبێ گۆرانی بێژیشی لەگەڵا بێت تا دوو بتوانیت گروپێکی فلامینکۆ دروست بکەیت گۆرانی بێژەکە ئەبێ بە چ شێوەیە گۆرانی بڵێ ئەو چۆنە خۆی ئەبێت گیتار دوای گۆرانی بێژ بکەوێت ئەین گۆرانی بێژ شعرێکی هەیە ئەو هەستەی لە ناویەتی هێنێتە دەرێ بە چتۆنێکی هێنێت لە کوێ عایڵە دەبێت ئێمە دوای ئەو بکەین نەک ئێمە عاسف بکەین و ئەو لەگەڵ ئێمە بیڵێت بۆیە هەر ئەشڵە مۆسیقای فلامینکۆ سەرەتا لە گۆرانی بێژەکەەوە هاتووە اینجا گۆرانی فلامینکۆ چکە مەعاناتە و خەفەتی قەرەجەکانە و بێپاری و ئەیتر ئەو شەڕ و کوشتن و شتە بەعام هەم شعرەکانیان زۆر خەفەتاوی و لاوانەوەی بەوانە هەم مەقامەکانیش هەم هاوارە هەم شیوانە ینی بۆ هینی فاروکا هەیە مەقامی فاروکا هەیە شیوەنی خۆشەویستەکە ئەوەیکی کوژراوە لەمانەشە لەم پارچەیانە هەنەجار بینی ومانە لە کاتی میوزیکەکە
ئەو کەسەی کە چەپڵە لیا و ئەوەشی کە ڕقسەکەی بۆ ئەکا یعنی بە جوانی پیانەوە دیارە کە داخێکی دڵیان وەکو شیوەنێک وایکەن هاوکات لەگەڵ میوزیکەکە زۆر جوانی ینی ڕەتیان هەیە بەیەکەوە ئەمەش هەر بەشێکە خۆی لە گێڕانەوەی بۆ نمونە ئەو خەفەتە پێویستەکە کە گۆرانی بێژەکە و ئەو کەسەشی کە سەمای بۆ ئەکا ئەوش ئاگادار بێ لەو پارچەی کە چی ئەگێڕێتەوە پامەکە چییە بیگەێنێت بەڵێ بەڵێ بەتەکی تۆ کاتێک گۆرانی بێژێک گۆرانیە گەڵێت خەفەتێکە خەمێک دەرەبڕێت لە ڕی گۆرانیەوە ناکرێتەوە مۆسیقایەکی دڵخۆشی بە ئاسفکە یا شتێکی ناسی ئاسفکی یعنی و هاوارەکە زۆربەی گۆرانەکانی فلامینگۆی تر لە قوڕگە خەریکە قوڕیانە دڕێت یعنی ئەمەە هاوارەکەن بۆیە بێت تۆش لەگەڵ یا بە بەقۆتی ئاسفکی یعنی ئەگەر قاعێکی هەبێت دەبێت قاعەکەش بەقۆت بێت یا تەنانەت دانسەرەکانیشیان زۆر قورسانی یەکێکە لە قورسترین ستایلی دانسەکانی عالم لەبەرەوەی تەختەیەک هەیە لەژێر پیانە دایەکتن ینی بێ بە پێڵاوەکان دروستکەن ینی زۆربیان پێڵاوەکی پیانەشکێت بنەکەی ئەوانە بە قورسی بەردەوام هەست بە تووڕەیەکی زۆریژەکەی لە ناخیانە ئەیانەوە لە ڕێگەی سەماکەیان و موزیکەکە و گۆرانێکەوە بهێنە هەر مەقامێک هەیە لە گێریاس مەقامێکی تۆزە شادیە من کە گوێم لێ بوو وتە ئەمە هینە ئەمە ینی چۆنەڵێ ئێستا ئەمە دڵخۆشیە بەس دوایی چوم شعرەکەیم خوێندەوە سێرەکەم مینە برایەکی کوژراوە و نازانم جگەرەیەک داگیستەنە لە خەفەتەوەی تر هەر ینی ستایلی شادیەکە هەر شعرەکەی هەر کاتە تا چەند گرنگە ئێستا تۆ خۆت ئاماژەت بۆ کرد وتە پێشتر وام زانیەوە ئەم مقامە کە مقامێکی شادیە پێشەوەی کە تێکستەکەی بخوێنیتەوە باز لە چیەکە نەزانیوە کە باز لە چیەکەوە زانیوە گۆرانیەکی شادە بۆ نمونە یاخو مقامێکی شاد چەندە گرنگە ئەو ستایلی کە تۆ پێشتر یاخود ئەو میلۆدیی پێشتر ئەتەوێ بیژەنی ئەسپی بۆ بکەی پێشتر بیخوێنیتەوە بزانی باسی چی ئەکات چەند وان لە میوزیسیانەکە کە زیاتر بچێتە ناو بابەتەکەەوە خۆی طبیعیە بێ هەموو هونەرمەندێکی دەر چ شێوەکار بێت چ میوزیک یعنی عاصف بێ هەر شتێک بێ هونەرمەند بێ ئەبێ پەیامێکی هەبێ ینی زۆر ترس ناکە هونەرێک هەبێ بێ پەیام و دوایەوەگەر تۆ ئاگایەکی باشتر لە هونەرێکی خۆ نەبێت ناتوانین هیچ پەیامێ بگەێنی دوایەوە لە فلامینکۆ گەیڕانەوەی ینی تۆ خودی هونەرمەندەکە ئەبێ بە چیرۆک بۆ کەسێکی کە یعنی بۆ نمونە ئێستا عاسفێک بۆنمە تۆماتی تۆ هەیە چیرۆکی ژیانی ئەو ستایلی عاسفەکەی ئەو بۆ بە چیرۆکێک بۆ من و منیش ئەگەر نەزانم چیە گوزارێت نەزانم مەقامەکان چییە ینی بەڕاستی شتێکی ڕوتێ زۆر بێ پەیامە ناتوان ببم بە چیرۆک بۆ کەسێکی کە دوای وایە ئەگەر ئێمە ئەم جۆرە لە مۆسیقا بیکوردێنین و بۆ نمونە یان گۆرانی بێژێک یان پارچە مۆسیقایەکی فلامینکۆ پێشکەش بکرێت هەر ئەبێ هەمان خەمی تیابێت یان ناتوانین تۆزە گۆڕانکاری بەسەرا بهێنین نەنا گۆڕانکاری بەسەریە چکە خۆی ئەم هونەرە وا لەدای بووە لە سەردەمێکا بۆ کە هەمین خەم و خەفەت و شەڕ و حەرب و شت بوو بەڵام ئێستاکە هەموو جیهان ئاشتیە و یعنی بەتابەتی و مانتیقەیە کە هونەر زۆر بەخۆتتیە ئاشتیە بۆیە هەر بەعام ئێستا شتەکان بەو شێوەیە ڕتمێکی هادێتر بۆتەوە بەڵێ ئێستا ئەسڵان هەر زۆربەی کۆنسەرتەکە بەس میوزیکە ینی شەر نییە گۆرانی تیاابێ شەر نییە هۆنراوی تیاابێ ئینستایلەکە بە گشتی گۆڕاوە ینی ئەگەر دەستەکانە خۆش بێ سپاست دەکەین ئەمڕۆ بەیانی لە لامان ئامادە بووی پێشکەشی ئەو پارچە مۆسیقا جوانانە شت هەرجێ دەستخۆشی هەیە و سپاس بۆی کە بەشێک لە ئەزمونی هونەری خۆشت لەگەڵ ئێمە هاوبەشی پێکرد جابا ئێستا ڕوونکردنەوە جوانانەشی کە لەسەر ستایلی فلامینگۆ بە ئێمە بە بینەرەکانی گیان دەستەکانە خۆش بێکاکە با لەگەڵ ئەوەی کە ماڵاوی لە بەڕێزت ئەەکەن و دەستخۆشی گوێمان لە کۆتا بەرهەمی جەنابیشتەوە بە کاک دیاکۆ thank you